لە ڕابردوودا و لەگەڵ دروستکردنی هەر قەیرانێکدا بەرپرسانی باڵای هەرێم و بەرپرسانی حیزبێک بە دیاریکراوی زۆر کات بۆ لە بیربردنەوەی قەیرانەکان مزایەدەیان بە چەمکانەتەوەیەکانەوە کردو و عاتیفەی خەڵکیان پێ جوڵاندووە. یەکێک لەو چەمکانش دروستکردنی دەوڵەتی کوردیە. برەودان بە دروشمی دروستکردنی دەوڵەت لە کاتێکدایە ڕۆژانە گەنجان و هاوڵاتیان بەهۆی بێئومێدبوونیان لە دەسەڵاتداران سەری خۆیان هەڵدەگرن یاخود بیر لە جێهێشتنی نیشتیمانی خۆیان دەکەنەوە. هاوڵاتیانیش دەپرسن لە کاتێکدا ئێمە سەری خۆمان هەڵدەگرین و ناچار بە جێهێشتنی نیشتیمان دەکرین پێمان ناڵێن دەوڵەت بۆ چێ دروست دەکەن. دەبێ بەرپرسانی وڵات چاویان لەوە بێ خزمەتی گەنج بکەن بە جدی ئاوڕیان لێ بدەنەوە بە هەموو شێوەی ئاوڕیان لێ بدەنەوە واز لە کورسی و دەسەڵات و پارە بێنن. تۆش ئەگەر نەتوانی خزمەتی گەنج بکەی ناتوانانی حکومەت دروستکەی. گەنج ڕووخاوەر گەنجێکم پێ بڵێ کە دڵخۆش بێ لە وڵاتە گەشی چاوی لەوە یام کەرەنتینە نەمێنە و ڕووکا لە دەرەوە تۆ هەر بڵێ خەڵک وا قیمەتی نیە ئیلا دەبێ بژێوی ژیانی خەڵک بە جدی چاکەی ئاوڕە لە گەنج بدەیتەوە. بەس تۆ نەتوانی خزمەتی گەنجکەی ناتوانانی وڵات دروستکەی. لەم کاتەیە دەبێت حکومات هاوکاری خەڵک بکە بەڕاستی وەکو ئابووری لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی لەم کاتەیە موچە نییە بژێوی خەڵک زۆر خراپە دەبێت ئێمە کارێ بکەین حکومەت کارێ بکات کە بژێوی خەڵک چاکە ئینجا کەمە ئابووریەکی سەربەخۆی هەبێت وەکارەکەی زۆرە وەکارەکانی تەعیناتی نییە بێ بازاڕیە بێ موچەیە بێ کاسبیە دەوڵەتداری بەمانە ناکرێت. لە ساڵانی ڕابردوودا بەهۆی سیاسەتی هەڵە و کوردبینانەی حیزبەکانی دەسەڵات و چەند هەنگاوێکی دیراسە نەکرا و لە نمونەی ڕیفراندۆم هەرێمی کوردستان زیاتر لە نیوەی خاکەکەی کە بە خوێنی هەزارەها پێشمەرگە ئازاد کرابوو لە دەستدا. ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنیش پێیان وایە لە بری ئەو مزایەدانە باشتر وایە بەرپرسانی باڵای هەرێم بیر لە باشترکردنی دۆخی یابووری سیاسی هەرێم بکەنەوە. ئاماژە بەوەش دەکەن ئەو قسە و گفتارانەی بەرپرسان لە ڕابردوودا کردویانە گەر بکرایە بەکردار دۆخی هەرێمی کوردستان بەم ڕۆژەی ئێستا نەدەگەیشت. بەڕاستی من پێم وایە لە باتی ئەم مزایەدانە ئێستا کاتی ئەوەیە ئێمە خەڵکی ئێمە وڵاتی ئێمە لە قەیرانایە ژیانی خەڵک باش بکرێ لە ڕێی خزمەت گوتارێک گشتیەکانەوە کێشەی کارەبای کێشەی موچەیە کێشەی ڕێگاوبانە کێشەی جوتیارانە هەموو ئەو کێشە جۆر بەجۆرانی کەوا لە وڵاتی ئێمە هەیە. ئەگەر هەر بەڕاستیش دەوڵەتی کوردی دروستەکرێ وەکوتم ئەمە لە ناخی هەموو تاکێکی کووردا هەیە لە ئەولویاتی هەموو حیزبەکانە هەیە. ئەگەر نامە تەنها بەس بە شیعارات بێ پێم وایە خەڵک زۆر گوێی لەم شتانە بوو و بەڕاستی باوەڕێکی بەم شتانە نەماوە. لە ئێستادا و دوای زیاتر لە 29 ساڵ لە حکومڕانی کوردی و لە سایی سیاسەتە هەڵەکانی پارتی وێکێتیدا هەرێمی کوردستان نەک هەر نەیتوانیوە ببێت بە خاوەنی قەوارەیەکی سربەخۆ بەڵکو خاوەنی ژمارەی قەیرانی جۆرا و جۆرە کە ڕەنگە ژماردنیان ئەستەم بێت. هەر ئەمەش ئینتیمای هاوڵاتیانی بۆ خاک و نیشتیمانەکەیان لاواز کردووە و هیچ بەهایەکشی بۆ دروشمەنەتەی و نیشتیمانیەکان نەهێشتووەتەوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام.